سيدة هەرێم بابڕۆی بۆ دەنگدان دەبرام برا منە چم بۆ ئەوەکەی خۆمان خەڵک کۆکەم منیش ڕستم دەیخوافی باوکەکەم بێنە دەرە وەختی دەنگدانە وەختی دانیشتن نییە دێ باوک دێمە بڕۆ وە خەڵکی ئاوایی وەختی دەنگدانە وەختی دانیشتن نییە خەڵکی ئاوایی وەرن با بڕۆی بۆ دەنگدان دەنگ بەی بە لیستی گۆڕان چارە نووسە بۆ هەمومان دەنگدانە خويا ليشي كورانسا خويا تاريخي خويا بو فقير وهزار باشا خويا تاريخي خويا تلبس يتيم رزالته خويا خويا بو قاتري قوري خوتو خوشويسي بيغمبر صلى الله عليه وسلم ام ظروفها بقوري